لە شارەکانی کوردستان بۆ پێشوازیکردن لە جەژنی نەورۆز ئامادەکاری پێویستکراوە و لایەنە پەیوەندیدارەکان ڕێوشوێنی پێویستیان گرتوۆتە بەر. لەو چوارچێوەیەدا بەڕێوەبەراتی تەندروستی و هاتوچۆی سلێمانی پلانی خۆیان ئاشکرا کرد. بەو پێیە وێڕای بەردەوام لە هەردوو نەخۆشخانەی فریاگوزاری 14 تیمی گەڕۆک لە شەقامە سەرەکیەکانی ناو شاری سلێمانی جێگیر دەکرێن. لە ڕاگەیەنراوەکەدا هاتووە ڕۆژی 21 مانگی 6 تیمی فریاکەوتن ئامادە کراون. بەڕێوەبەراتی هاتوچۆی ناوشار چەند مەفرەزەیەکی پێگەێناوە دابەشە بن بەسەر سەیرانگا و شوێنە گەشتیاریەکان و شوێنانەی کە چالاکی ڕۆژانی جەژنی نەورۆزی تێدا ئەنجامەدرێ بە مەبەستی ڕێخستنی ڕۆژی هاتوچۆ هاوکاریکردنی هاوڵاتیان و شۆفێران. و بە بڕیاری لیژنەی ئەمنی پارێزگای سلێمانی شەقامی سالم لەم شەوەوە واتە 19 لەسەر 20 مانگ لە کاتژمێر 12 شەو سەرجەم ئەو شەقامە لاوەکیانەی کە دێنە سەر شەقامی سالم بربەست دەکرێن و تاوەکو ڕۆژی 20 مانگ ڕۆژی 20 مانگ لە کاتژمێر 3 پاژنیوەڕۆ ئەو شەقامە بە تەواوەتی لەبەردەم باخی گشتی سلێمانی پاڵاس تاوەکو پردی خەسرە و خاڵ بەڕووی شۆفێراندا داخرێت. لالایکی ترەوە بەڕێوەبەراتی پۆلیس و پۆلیسی هاتوچۆی هەولێر پلانی ڕۆژانی جەژنی نەورۆزیان ڕاگەیاند. بە گوێرەی پلانەکەی پۆلیس لە تەواوی ناوەندی پارێزگاکەدا هێزەکانیان لە ئەرکدا دەبن. هەموو کارمەندانی پۆلیسی هاتوچۆش لە ئەرکدا دەبن. ئێمە وەکو چەند هێزێکمان ئامادە کردووە وەکو پۆلیسی فریاکەوتن پۆلیسی نەهێشتنی تاوان کە هەر هەموو ئەفسەر و کارمەندانمان لە ئەرکدا دەبێتن و کە بە بەردەوام لە نێو گەڕکەکان لە نێو شەقامەکاندا هاتوچۆ دەکەن و سیجوال دەکەن ئەگەر هەر شتێکی نامۆیان بینی ئەوە دەست بەجێ ئیجراتی یاسایی لەگەڵدا دەکەن. بەڕێوەبەراتی هاتوچۆی ڕاپەڕینش ڕای دەگەیەنێت لە ڕۆژانی نەورۆزدا 10,000 پروشەر و ڕێنمایی هاتوچۆ لە سەیرانگاکانی سنووری ڕاپەڕین بەسەر شۆفێران و گەشتیاراندا دابەش دەکرێن. ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی نزیکەی 10,000 بڵاوکراوەمان ئامادە کردووە کە ئەو بڵاوکراوانە خۆیان دەبینێتەوە لە ڕێنمایی هاتوچۆ ڕێنمایی ژینگەیی کە شۆفێران و گەشتیاران پابەند بن پێیەوە. وە لێرەدا دەمانەوێت بە گەشتیاران و شۆفێرە خۆشەویستەکان بڵێین کە ئەو شۆفێرانە یاخود ئەو گەشتیارانەی کە لە قەزای ڕانیە و شار و شارۆچکەکانی سەر بە قەزای ڕانیە دەیانەوێت بچنە سەیرانگاکانی قەزای پشدەر بناری قەندیل دەتوانن لە ڕێگای دەربەندەوە بڕۆن بۆ قەزای پشدەر بەڵام لە کاتی گەڕانەوەیان بە هیچ شێوەیەک نابێت بە ڕێگای دەربەندا بگەڕێنەوە بەڵکو ڕێگای دووەم هەیە ئەویش ڕێگای گڵەزەردە. هەر لەبارەی ئامادەکاری بۆ ڕۆژانی نەورۆز لە بەڕێوەبەراتی کاروباری هۆزەکان لە کەرکووک کۆنفرانسێک لە نێوان سەرۆک هۆزەکان و فەرماندە سەربازیەکانی پارێزگاکە بەڕێوە چوو. داوایان کرد لێمان کە ئامادە بین لە هۆزەکانی شاری کەرکووک هەمووی بە هەموو نەتەوەکانەوە بۆ ئەوەی بۆ یادی نەورۆز قائیدی عسکەری هاتووە سعد حربیکەوە تازە هاتووە لەگەڵ قائید شوڕتەی کەرکووکە لیوا عەلی متەشەر باسی ئەوەمان کردووەکەوە مەثەن با بڵێن چۆنی ئەم هینە دەست پێ بکات و ئەوە هەنگە لە قڵاکەوە دائەنرێت بە هەموو شاری کەرکووک هەمووی ئامادە بێ لەوێ. شارەوانی خانەقینیش ئامادەکاری تەواوی بۆ بەڕێوەچوونی ئاهەنگەکان کردووە. هاوکات ڕۆژی چوارشەممە لە سەعات 5 ئێوارەوە لە سەنتەری شار بە داگیرسانی مەشخەڵی نەورۆز و پێشکەشکردنی شانۆگەریەک دەست بە چالاکیەکان دەکرێن. دوو ئاهەنگمان هەیە لە یەکەمیان لە کاتژمێر 5 ئێوارە لە فلکەی کرندی هەڵکردنی ئاگری نەورۆز و شانۆگەری کاوەی ئاسنگەر پاشان کاتژمێر 6 ئێوارە لە مەراسیمێکی شایستەتردا لە باخچەی تووژەڵا هەڵەسین بە هەڵگیرسانی ئاگری نەورۆز و چەند بڕگەیەکی گۆرانی و هەڵپەڵکیە. لەگەڵ ئامادەکاریەکان دەستەی گەشت و گوزاری هەرێم داوا لە هاوڵاتیان دەکات ڕۆژانی جەژنی نەورۆز ڕەچاوی پاراستنی ژینگەی ناوچە گشت و گوزارەکان بکەن و لە دوای گەشت و سەیران پاشماوەکانیان بەجێ نەهێڵن بۆ ئەوەی سروشتی ناوچە گەشتیاریەکان بە جوانی ببێننەوە.